خودات لەگەڵ بێ بەهاری بێشەوق ئەمساڵ خۆشیمان لێبوو بەتەوق سەوزەی سەحراییت گۆڕی بوو بەشین نەئەهاتە گوێم قاقای پێکەنین نەتئەدی زڕڕەی پیاڵەی لێ و نەخشین نەمئەدی خرنگە و خشپەی هەڵپەڕین نەماندی بەزم و ڕەزمی سەرچنار نەماندی پۆلی کیژی شەدەلار نەماندی کۆڕی مەیخۆر لە گوێی ئاو لە باتی شەراب نۆشیمان زوو خاو نەماندی بولبول بچێتە سەرچڵ بخوێنێ بە ناز شێعری خونچە گوڵ نەمدی قەتارەی ڕێگای وڵوبە نەمدی لەنجەولار جوانی مەحبوبە نەمدی سەیرانی زانست وەک ساڵان ناوبانگی بڕوات ئێران و توران دەم خۆش هەندەخان بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 فەرمونون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر بەرهەموو شێعر و ژیانی یەکێک لە شاعیر و کەسێتیە ناسراوەکانی شاری سلێمانی کەسێک کە لە زۆر بوارەکانی ئەم شارە وەکو مەیدانی خەبات وەکو ئەدەبیات وەکو ژیان لەگەڵ شاعیرانە ژیاوە بۆ لێدوان لەسەر ژیان و شێعرەکان و بەرهەمەکانی ئەم شاعیرەمان برای بەڕێز برای هونەرمەندی دەنگخۆش کاکە ڕێبوار کە دەکاتە کوڕەزای حاجی باقی بەنجینە ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی کاکە زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێ کاک ڕێبوار زۆر سپاس بۆ ئێوە لەگەڵ ئازیزمان ساکارخان ساکار عەبدوڵڵا بە ئامێری عود بەشدارە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی ساکارخان بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان کاک ڕێبوار وەکو نەریتی بەرنامەکەمان چونکە ئێمە لە دیوانەکەیە بینیمانە ژیانی بە جۆرێک نووسراوەتەوە پێ دەچێ هەندێک گۆڕانکاری لە حقیقەتی جێڕانەوەی ژیانیدا هەبێ بەرەوە حەزەکەین کورتەیەک لە ژیانی حاجی باقی بەنجینەمان بۆ باس بکەین سەرەتا ئەمەوێ سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە بەشدارن لەم بەرنامە جوانەیە دەستخۆشییان دێکم دەستخۆشی لە ئێوەشەکەم زۆر سپاس بۆ بەڵێ ڕاستە ژیاننامەی حاجی باقی بەنگینە ئەوەی کە لە دیوانەکە هەیە و ئەوەی کە لە هەندێک سەرچاوە هەیە بە جۆرێکی تر نووسراوە ڕاستێکی من ئەمەوێ لە ڕێگای ئەم بەرنامە جوانی ئێوەوە هەندێک زانیاری بم بە ئێوە بە بینەرانیش سەبارەت بە ژیاننامەی حاجی باقی ئەوەی کە لە دیوانەکەیەتی باز لەوە ئەکات کە حاجی باقی بەنگینە ساڵی 1970 لە شاری سەقز لەدایک بووە دواتر هاتۆتە باشووری کوردستان و لە سلێمانی جێگیر بووە ئەوەی کە هەیە لە بڵین لە سەرچاوەکانە باز لەماکەن بەڵام لە ڕاستیە کتێبێک هەیە بە ناوی گوڵچنی جیو هی مامۆستاگی و موکریانیە ئەم کتێبە ئەوەی دکتۆرە کوردستان کۆی کردووە دکتۆرە کوردستان کۆی کردوەوە لە دوو بەرگا چاپی کردووە دیارە ئەم کتێبەی مامۆستاگی و موکریانی شێعر و ژیاننامەی سەدان شاعیری تایە یەکێک لەوانە بەنگینی شاعیرە ئەوەی کە ئەو باسیەکات کە لە 6 نوێی 1972 مامۆستاگی و موکریانی لە بەنگینە ڕاستەخۆ خۆی وەرگرتو ئەم زانیاریانە لە لاپەڕە 242 ئاماژەی پێکراوە باز لەوە ئەکات کە بەنگینە ناوی فەیزوڵڵا کوڕی باقر کوڕی سۆفیە و لە ساڵی 1900 لە شاری سلێمانی لەدایک بووە ئەو کاتی کەوا سەفەر بەلەک هاتووە لە سلێمانی حاجی باقی بەنگینە خۆی و دایکی و باوکی و لەگە براکانی ڕویان کردوتە ڕەشەڵات و لە شاری سەقز گیرساونەتەوە لێوێ ژیاون پاش سەفەر بەلەک ئەو کاتی کە دایک و باشی کۆچی دواییەکە خۆی و دووبراکەی ئەگەڕێن و سلێمانی ئەمە ئەو ڕاستیە بەڕای من ئەمە
سەرچاوە ڕاستەکەشە چونکە مامۆستاگی و مکریانی ڕاستەوخۆ لە حاجی باقی بەنگینەی خۆی وەریگرتووە ئەم زانیاریانە و لەو کتێبەشا چاپ کراوە. مامۆستاگیان نازناوی بەنگینە لە کووە هاتووە؟ هەردوو نازناوەکە حاجی باقیش و بەنگینەش هیچی ناوی خۆی نییە. بەڵێ لە شانۆگەریەکە ڕۆڵی حاجی باقی ئەبیێت ڕۆڵەکەی زۆر جوانە بێت خەڵک ئیتر بەناوی فەیزڵاوە بانی ناکات هەر بەناوی حاجی باقیەوە. شانۆگەریەکی تری ژێ بەدوای ئەوە شانۆگەری مەموزین لەوا دەوری بەنگینی ئەبێت لەو شانۆگەریە لە دوای شانۆگەریەکە وەک ئاماژەی پێکراوە لەسەر چاوەکانە ئەڵێ حاجی باقی ئەمەندە جوان ئەو ڕۆڵەی بینیوە ئەمەندە جوان ئەو ڕۆڵەی بینیوە پیرەمێت لەو شانۆگەریوە ناوی ناوە بەنگینە ئیتر بەنگینە بۆ بە نازناوی فەیزوڵڵا تەنانەت بەنگینە جێگای ناسناوی شاعیرەکەشی گرتوتەوە کە خەڵک هەر بۆ ناسیوێتی لە دوایەوە واتە نەک شاعیرێکی سەرکەوتو ئەکتەرێکی سەرکەوتوش بە بەڵێ طبعاً بێگومان وەکو نووسراوە لە سەر چاوەکانە بەنگینە خۆشی ئەمەی پێخۆش بۆ ئەم ناوە کە بەو ناوە بانیکەن بێگومان ناوێکی زۆر جوانیشە بەڵێ و لە هەندێک کاتیشە هەردوو ناوەکە بە دوای یەکاوە بووە زۆر کەس بە ناوی حاجی باقی بەنگینە بانی کردو هەردوو ناوەکە هەندێک کات دەروتیانە حاجی باقی هەندێک کاتیانە تەنها بەنگینە یعنی ئەو دوو ناوە کە لەو شانۆگەریانەوە وەریگرتووە ناوە ئەسڵێکی کە فەیزوڵای هەردیار نەماوە بزەبت وایە. بەڵێ کاگڕێ بوار بڵێ کە شعرەکانی خوێنینەوە دیوانەکەی خوێنینەوە هەندێک سەرنج لە ژیانی ئەین هەستەکەین پەیوەندیەکی زۆر زۆر پتەوی لەگەڵ پیرەمێردی شاعری گەورە هەبووە یعنی تەنانەت وا هەستەکەم کە پیرەمێردی وەکو بڵێ وەکو باوکی ڕۆحی خۆی داناوە بێگومان وەکو باز ئەکرێ پیرەمێردیش هەمان خۆشەویستی هەبووە ئەم پەیوەندیە لە چێوە دروست بووە لە سەرەتاوە ئەوەی ڕاستی بێت من ئەمەوێ ڕاستەوخۆ هەموو ئەو زانیارانە بم وەڵام بەمەوانێویان بە ئەوی ڕابگەێنم کە باسییان کردووە مامۆستا عوسمان باسی کردو تەبەن ئەوەشمان بیر نەچێت بەڕاستی ئەبێ لێرەوە ئێمە زۆر سوپاسی مامۆستا عوسمان بکەین ڕۆحی شاد بێت ئەگەر بەهاتایە مامۆستا عوسمان نەبووایە بەڕاستی بەنگینەش ئێستا ئەو ناوە نەدەبوو و ئەو شعرانی کە لەم دیوانە چاپکراون هیچی ناکەوتە بەردەستی ئێمە هەمووی ئازایەتی ئەگەڕێتەوە بۆ مامۆستا عوسمان ڕۆحی شاد بێت گەلێک کاری جوانی لەو بابەتی کرد سەبارەت بە بەنگینە و پیرەمێرد بەڵێ قسەی ڕاستە پەیوەندێکی زۆر تومتۆڵ هەبووە تەنانەت زۆربەی مناسبەکانی نەورۆزیش کە کراوە پیرەمێرد بەنگینەی ڕاستپاردۆ کە بۆی ئەو مەراسیمە سەرپەرشتی بکات و جێبەجێ بکات کۆمەڵێ بارەدار و ئەمانی کڕیەوە و لەسەر گردی مامەیارە ئەم بارەدارانە هەمووی هەڵسنرا و کەڵپی ئاگری نەورۆزی لێ کراوەتەوە دوای ئەوە لەگەڵ کۆمەڵە کەسانی تر بێگومان دوای ئەوە ڕویان کردووە تا قەلەندەرخانەکەی پیرەمێردیش پێشوازی لێ کردو ئەو کاتە بۆ بە هەڵپەرشیەوەوانە و نازان بەگەریەوە تانبیستی بێ پیرەمێرد هەموو نەورۆزەکان خۆی سەرچۆپی گرتووە بۆ بە سەرچۆپی گرتن و بۆ بە هەڵپەرشی و سرودی نەورۆزیش من حەزەکەم ئیشارەت بۆ کە حاجی باقی بەنگینەش کە وەکو باز ئەکرێ کەسێک بووە هەتا لە شعرەکانیان شعری زۆر بۆ نەورۆزی ڕاستە بۆ نەورۆز یعنی دیارە هەر شعری بۆ مناسبەتێک و یادێکی نەورۆز بووە یعنی وەکو پیرەمێرد ڕۆڵی هەبووە لە گێڕانی جژنی نەورۆزە شاری سلێمانی من کەسێکی زۆر بەتە من بۆی جێڕامەوە حاجی باقی وەکو شتێکی نەتەوایەتی و نیشتیمانی سەیری نەورۆزی کردووە ئەو کەسە بۆی جەڕاموتی ئەگەر بەهاتایە و کەسیش ئاگری نەکردایەتەوە ئەگەر حاجی باقی بەتەنیا بووە ئەچوو لە ئەزمەر خۆی بەتەنیایی کردەوە لەو مناسبە ئەوەنە مشورخۆری ئەو مناسبەیە بووە کە بکرێتەوە هەستینەتەوایەتی بەرز کاکڕێواردیان دێنەوە سەرباسی شاعر دوای ئەوەی ساگارخان و کاک حەمید شعرێکەکەن بە میوان. پرسیم لە سیروان پاییز و بەهار لێڵ سەیرانگەی ئاهوو هۆز و تیرە و خێڵ چەند ساڵە دەورەی ژیانت نەدی بەرقی سوارانی کوردانت نەدی جوابی دامەوە چەمی کۆنە ساڵ لێم هاتە جواب بە زمانی حاڵ وتی ئەو سا کورد لەلام میوان بوو
خاوەن سفرە و نان گشت حکمڕان بوو زۆری پێ نەچوو چەپگەرد وەرگەڕا قاپی ژیانمان لەسەر داخرا فەلەک زەدە بووم چیم پێ نەکرا دەوران چەپۆکی کێشام بەسەرا ڕۆژی شادیمان بە شیوەن گەڕا حاڵمان خراپ بوو کەوتینە هەرا ئومێدمان ماوە ئێستا بەهێزدان بەهۆی عیلمەوە دێینەوە مەیدان ئیتر هەر بژی زانستی کوردان بۆ پێگەیاندن لاوی کوردستان. دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس. دەست و پەنجە و خۆش بێ ساکارخان کاک ڕێبوارگیان بەڵێ. وەکو زانین کە حاجی باقی بەنگینە بەڵێ. شاعیرێک بووە کە لە خەمی نەتەوەکەیدا بووە و شعری زۆری بۆ خەمەکانی نەتەوەکەی نووسیوە بۆچی بەنگینە بە شاعری گەل ناسراوە؟ ئەگەر ئێمە سەیری ژیانی حاجی باقی بەنگینە بکەین لە ژیانە کۆمەڵێ دەردەسەری و دەستگیرکردن و زیندانی زۆری تیا بووە تەنانەت دێکێ لەوانە ماوەی 6 مانگ لە ڕاپەڕینەکەی 1930 ماوەی 6 دانە مانگ لەگەڵ بێکەسی شاعیرە زیندانی کراوە ماوەیەکی زۆر لەگەڵ خاڵی خۆشببوو شاعیری گەورە حەمە ساڵە دیلانە زیندانی کراوە یعنی ئەم کابرایە هەمیشە ئەو کەسە نەبووە تەنها هەر خۆی و قەڵەمەکەی و نووسینەکانی بێت و لەسەر کاغەز و هیچی تر بەڵکو خۆی بەشداریشی ڕاستەوخۆی کردووە لە خۆی پیشاندانەکانە قەڵەم و هەڵوێست قەڵەم و هەڵوێست لە زۆر شتاوە بۆ بەنگینە بۆ نمونە ئەگەر دیوانەکەی بخوێنیتەوە شعرەکانی زۆربەی زۆری باسی زانست و زانینەکە بەڵام خۆشی ئێوارانە چێ بۆ قوتابخانی زانستی بە فعلی ئەوە نەبێ خۆی نەخوێنەوار بێ و نەچێ بەدەنگ ئەو شتەوە خۆی پیادەی ئەو قسانە ئەکات ئەو شتانە جێبەجێکات کە لە دەنگ دەزاریەتە دەرەوە مەسەلەی ئەمەش کە ناونراوە تەمەن بەپی سەرچاوەکان ئاماژە بۆوایەن کە لە ساڵی 1950ەوە نازناوی شاعیری گەل دراوە بە حاجی باقی بەنگینە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا بەنگینە نزیک بۆ لە ئازاری گەلەکەی نزیک بۆ لە ئازاری چەساوەکان لە خەم و هەڵوێستی هەبووە لەگەڵ ئازار و خەمی میلەتەکەیە بووە و بەشداری کاریگەری هەبووە لە خۆ پیشاندانەکانی سلێمانیە هەر ئەوەش وای کردو ئەم ناسناوە ببەخشرێتە حاجی باقی بەنگینە. کاک ڕێبوار حەزەکەم لە یادینەکەی کاتێک کە لەگەڵ مامۆستا ساڵح دیلانە گیراوە چیرۆکێک هەیە لەو گرتنە زیندانی بوونێ هە لەگەڵ ساڵح دیلان کە حەز ئەەکەم باسێکی ئەو چیرۆکە بکەیت. ئەوەی ڕاستی بێت لە گەرمەی کۆکردنەوەی شعرەکانیە لە ساڵی هەشتاکان مامۆستا عوسمان محەممەد چاویەکەی بە حەمە ساڵح دیلان پرسیاری بەنگینەی لێ ئەکات ئایا بەنگینە ئەگەر شعرەکانی یا مەسەرن خۆی چۆن بووە یا ئەو ماوەی کە پێکەوە بوون چۆن چۆنی لەسەر بەنگینە ئەڕوانێت و چۆن ئەیناسێت من پێم خۆشە لێرەوە ئەم وشانی کە لێرە ئاماژەی پێکراوە هەموو ئەو شانن هەموو ئەو دەستەواژانن کە مامۆستا حەمە ساڵح دیلانی شاعیر هی خۆی بووە بە مامۆستا عوسمانی و تۆ لێرە دیسانۆ نووسراوەتەوە ڕاستیەکەی ئەڵێ ساڵی 1940 بۆ 1942 کە نەورۆز کراوە حەمە ساڵە دیلان زۆر حەزی لێ بووە بچێ بۆ کارێزی وەستا شەریف و ئەمانە هەروک خۆیاڵێت ئەڵێ ئاوەزی ئەوە هەبووە لەگەڵ جەماوەری شارە ڕەنگینەکەمانە بچمە گردی مامەیار و کارێزی وەستا شەریف بۆ سەیری ئاهەنگ و زەماوەند و هەڵپەرچەی نەورۆز باشە ئەو کاتەش تاوان پیرەمێری نەمن ئەم ئاهەنگەی ساز کردو و ئامادەی کردووە تاوان ئەو کاتە سرودی نەورۆزی ئێستا نەبووە سرودی نەورۆزی ئێستا لە 48 پێشووتر هەمان بە هەمان شێوە هەر شعری پیرەمێرد بووە بە ئاوازێکی تر وتویانە پێم خۆشە لێرە باسی ئەو کەسانش بکەم کە لەوێ بوون جامە لە زمانی مامۆستا حەمە ساڵح دیلانەوە ئەگێڕێتەوەڵەیە بەنگینەم لەوێ ناسیوە لەگەڵ حاجی عەلی ماستا و ئەحمەی بریم پێچ و جەلال قادری ئینحیسار سرودی نەورۆزیانە چڕی
ئەڵێ زۆر چووە دڵمە و زۆرم خۆشویست لەو کاتەوە ئیتر وردە من لە بەنجینە نزیک بوومەوە ئەوە مساحمە ساڵح دیلانەڵێ ئەڵێ تاوای لێ هاو بووین بە دراوسی و ئەوانش نامێ زۆر درێژە بۆ بابەتە بم بەڵام مامۆستا ساڵح دیلان ئەڵێ ڕۆژگارێکی زۆرمان لە بەندیخانە بەسەر بردووە پێکەوە تاڵی و سوێری ئەشکەنجەمان چەشت و بەم چەشنە ڕۆژ بە ڕۆژ پەیوەندی و خۆشەویستیمان بەرینتر و پتەوترە بوو باشە ئەڵێ هەتا بڵێ پڕ بەواتای وتە بێوەزەند بوو کوردێکی نیشتیمان پەروەری بێگەرد دڵ و دەروون پاک ڕازگۆ ئازا و چاونەترس بوو هەتا سەری نایەوە لە هەڵوێستی زۆر ڕاست و دروستی خۆی لای نەدا بە کورتی و بەڕاستی هیچ کەس ناتوانێت هێندەی تۆسقالێک گەردی لێ بگرێ ئەمە قسەی مامۆستا حەمەد ساڵح دیلانە کە لەسەر بەنجینە لەو ماوەیە کە طبعا ئەبێ بڵین چەند ماوەیە زۆربەی چەند جارێ زیندانی کراوە من بەبستمەوەی لەو زمانە پێیان توتە بەم تەمەنەوە چی داوە لەم بەزم و ڕزمە شعرێک وەڵامی یاوە ئەوە لە دوایەوە ئەمەوێ باسی ئەوەش بکەم طبعا یەکێک لە جارەکان کە زیندانیە کرێ و ئازاد دەکرێت ئەشکەنجێکی زۆری بەنجینە ئەیان بەنجینەش تەمەنی هەبوو لەو کاتە کە ئازاد دەکرێتە ماڵەوە خزم و برادەر و ناسیاومانە سەردانیەکەن سەرزەنیشتیەکەن یعنی پێڵێن ئەڵێن کاکە تۆ تەمەنی ئەوەت نییە بەرگێ ئەم ئازار و ئەشکەنجەیە ناکریت چەند خۆشە پیربی و خوێنت گەرم بێ وەتەن فرۆشتن لە لات شەرم بێ بۆ خەباتکردن ژیر و چالاک بی لە ناو لاوانە دیار و تاک بی قەسەم بەگەل و خاشی کوردستان هەر خەباتەکەم بەبێ پشودان قەت ملکەز ناکەم لە ڕووی دوشمنان هەتاک و ئەچمار ریزی شەهیدان بەنجینە لێرەدا بەم شیعرە جوابی ئەو کەسانایەتەوە و ئەوانی کە سەردانیان کردن و سەرزەنیشتیەکەن کە ئیتر واز لە نیشتیمان پەروەری و لە واز لەوانە بێنێت ئەو لێرا بەم شیعرە وەڵامی ئەوانایەتەوەنێ بەڵێ کاک ڕێبوار حەزەکەم پاش ئەوەی کە خەندەخان شعرێکترمان بۆ خوێنێتەوە بینەوە سەر بەرنامەکە ئەی دڵ کۆستیوە هەر نەبینراوە بۆ هەڵناقرچەی بەدەم جەفاوە هاوار سێبەری نیشتیمان ئەمڕۆ سەرداری گەلی کوردستان ئەمڕۆ شەڕی دەربەند و بەردە قارەمان بووە بە مێژوو بۆ گەلی کوردان لەشکر کەشیەکەی ئەو ساڵەی پیران ئەتوت ڕۆستەمە و هاتۆتە سیستان با دڵ بناڵێ بەدەم دەردەوە بەشین و ڕۆڕۆ بەم چەند فەردەوە هاوار بەندی دڵ برا بەجارێ قەڵای قەومی کورد ڕووخایە خوارێ سەرداری گەلی خێرنەدی وەمڕۆ ئازا وەک ڕۆستەم جوان وەکگی وەمڕۆ گریان بەشمان بێ کوردی جیهانی بێگەورە ماوین لە دنیای فانی دەم خۆش خەندەخان زۆر سپاس کاک ڕێبوار ئەم شعری خەندەخان خوێنەوە ئەمە یەکێکە لە شعرە هەرە بەناوبانگەکانی بەنجینە کە ئەمە شیوەنێکە بۆ شێخی نەمر بۆ شێخ مەحموودی جێڕاوە ئەم شعرە کاتی خۆی بڵاو برەوەتەوە بە سلێمانیە ئەویش بەهۆی ئەوەی کە کەسێک کردوێتی بە گۆرانی حەزەکەم باسێکی ئەسی وە کە وەکو مەقام و وەکو شیوەن و وەکو مناجات و توێتی بەڵێ ڕاستە بەڵێ لە ڕاستیە من ئەمەیە باسی ئەوە بکەم زۆر جار مێژوو یان لاپەڕەکانی ڕۆژنامەکان میدیاکان
غەدیشی گەورە لە کەسانێکەکەن بۆ نمونە ئەم کەسەی کە ئەم مقامەی وتۆتەوە باقی حسێن بەقاڵ بەڕاستی تەبەن لە ساڵی 56 ئازارم بەڵێ ساڵی 56 لەگەڵ شەرمی شێخ مەحموود ئەم کەسە خاوەنی ئەم دەنگە بووە ئەم دەنگە جوانە بووە ئەم هۆنراوەی وتووە ئەم شعری حاجی باقی وتووە بە شێوەیەکی تابڵی جوان زۆر کاریگەر یعنی بەڕاستی کە جۆ لەو مقاماگریت ئەدا لە هەستت ئەدا لە دڵت ئەوەندە بە جوانی چڕیوێتی بەڵام بەداخەوە ئەو سەردەما من ئەو گلەیە لە مۆسیسیانەکانی ئەو کاتاکەم هیچ نەیانتوانیوەت ئەم دەنگە جوانە بدۆزنەوە یان خزمەتی بکەن هیچ نەبێت کۆمەڵی بەرهەمی تری هەبێت کە سێمە لێرا باسی بکەین و شانەزی پێ بکەین بەڕاستی باقی حسێن بەقاڵ زۆر بە جوانی ئەو مقامی چڕیوە و ئەمێ لێرە شۆزانیاری ئەوەش بم لەسەر ئەو مقامە ماوەیەکی زیندانی کراوە لەلایەن ڕژێمی ئەو کاتەوە زیندانیان کردو و گرتیان و ئازار و ئەشکەنجیان ناوە لە پای ئەوەی کەوا هەستاوە ئەم مقامی بڵاو کردوەوە لەو سەردەما بڵێ ئەو هەر زانیاری بوو لەسەر مقامەکە و لەسەر ئەو کەسێکەوە ئێستا باسمان کرد بەڵێ کاک ڕێبواردیان دیارە هەرچەند باسی بەنگینە بکەین بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی نایە لە کۆتایی بەرنامی قەلەندەرخانەی ئەم شەوماندا ئەمانەوێت زۆر زۆر سپاسی بەڕێزە بکەین بۆ ئامادەبوونت قەلەندەرخانەت ئاوادان کردەوە زۆر زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی کە لەسەر بەنگینە بە ئێمەجا ئەمەوێت زۆر زۆر سپاسی خات و ساکار بکەم خۆی و ئەودەکەی و ئاوازە جوانەکانی و زۆر زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم ئازیزان خۆشەویستان بە گۆرانیەکی جوان ئۆخەی گردەکە یارە کە لە شعری بەنگینەیە و لە وتنی ڕەشۆڵ عەبدوڵڵایە کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەوماندێنین تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن ئۆخەی گردەکە یارە چەند شیرین و نەزارە ئۆخەی گردەکە یارە چەند شیرین و نەزارە ئەو کارێزەی لەبەر پێی ئاوی شیرینی شارە ئەو کارێزەی لەبەر پێی ئاوی شیرینی شارە بۆیە هێندە جوانی جێی نەورۆزی کوردانی بۆیە هێندە جوانی جێی نەورۆزی کوردانی سەیرەنگەی بەهارانی جێی ئومێدی لەوانی سەیرەنگەی بەهارانی جێی ئومێدی لەوانی